500 پارچەم دانا بۆ مناڵی بێ باوک. چی وای کردم کارە خێرخوازی ئەنجام بدەیت؟ کاک محەممەد من لە تیکتۆکی خۆمە ڕۆژی پێنجشەم ئەوەم پێ باشزانیکەوە ئەم دۆخە بێ موچەیە و زولفەکە زۆر خراپە. دامنا 500 پارچەی بێ بەرامبەردانم بۆ مناڵی بێ باوک ئەو شتەشم بۆ باش زانیکەوە نزیکی هێشتا ڕۆژە موچە نییە و دۆخی خەڵکە زۆر خراپە. هەستان بوو کارە خێرا هیوادارشم هەموو دوکانەکان چاوە لێمەکەن. 500 پارچەم دانا بۆ مناڵی بێ باوک. ئامانجە چیە لەم کارە خێرخوازی کاک محەممەد؟ والله ئامانجەکەمان تەنها و تەنها بۆ خۆی گەورەیە بۆ ڕیایی نییە یان بۆ خۆ دەرخستن نییە. هەر داواکارێکی ئەوە شەکەم وەک برا بچووکێت لە هەموو دوکانداران ئەو شانشتی کە ئیمکانێتیان باشە هاوکاری خەڵکان بوو ئێمە چای لێمەکەن. بەڵێ من ڕۆژی پێنجشەم بوو لە ئەکاونتەکەی خۆم پۆستم کردبوو کەوار کەسێ بێ باوکە توانێت بێتە پۆشاکی شیک جلبێ بەرامبەر بە سپاس بخوا کەسانێکی زۆر هاتون گەورەیان کردم من دەستیان ماچەکەم خزمەتیانەکەم. بەڵام ئەمڕۆژ ئەوم پێ باش بوو کەوا 300 پارچەی کرد کە مۆجەی بۆیە بۆ کارە زۆر دڵخۆشم بەڕاستی. تاکێم کارە خێرخوازیە بەردەوامە بێت هەتا و چێتانەم نامێنێت هەتا 500 شێدا ئەگەر خی گەورە بۆم سەهلکە هەتا بتوانم پڕێکەمەوە هەتا لە ئیمکانەتی من لە توانێ منە بەتوان پڕێکەم بۆ مادام بۆ مناڵی ببەوەکە بەڵێ نێشم داوە هەتا من جل لە ناو دوکانەکەمە هەبێت بۆ مناڵی بەواک بێ بەرامبەر نێڵم کەسێک گوێجل بێت لە شاری کەرکووک تەنها مناڵی بێ باوک بێت.